پێزانی بۆ زانکۆی سەلاح الدین و سوپاس بۆ بەڕێژیشتان کە ئەم پانێڵە بەڕێوە دەبن دەستان خۆش بێ و خۆشحاڵیشین بە دیداری مامۆستایان و لە خوشکان لە برایان و ئەو بەڕێز و خۆشەویستانی کە لێرە ئامادەن. گومان لەوەدا نییە ئێمە هەمیشە گوتومانە نەکەر ڕیفراندۆم گشتپرسی بەڵکو بوون بە خاوەنی دەوڵەت و کیان و قەواری ڕاستەقینەی خۆشمان ئێمە بە مافێکی ئاسایی و بە مافێکی یاسایی دەزانین لە ڕێککەوتنامە نێودەوڵەتیەکان و لە عورفی نێودەوڵەتی و لە دنیادا گەلان بۆیان هەیە خۆیان مافی چارەنووسی خۆیان دیاری بکەن. بەڵام دیارە ئەم وڵاتانی کە کوردی بەسەردا دابەش کراوە کاتی خۆی بەپێی ئیتیفاقیەی شومی ساکس بیکۆ لە قۆناغی ڕابردوودا دەرفەتیان بە کورد نەداوە کە نەکەر باسی دەوڵەتی سەر بە خۆی خۆی بکە بەڵکو لە ئازادی ڕادەبرنیشدا دەرفەتی پێ نەدراوە. لە هەندێک لە وڵاتانی کە کوردیان بەسەر دابەش کراوە لە قۆناغیدا ڕێگەیان پێ نەدراوە بڵێن هەر کوردیشین. لە وڵاتێک کە کوردیان بەسەر دابەش کراوە وەک سووریا جنسیە و نفوسی سووریان پێ نەداون. بۆیە ئێمە بە مافێکی ئاسایی دەزانین بە مافێکی ڕەوای خۆمانی دەزانین و ئەم هەموو قوربانی دانا کیمیایی باران کران ئەنفال کران ئەو هەوراز و شێوانەیە کە ئێمە لە قۆناغی ڕابردوودا لە شۆڕشی پێشمەرگایەتیدا بینیمانە پێم وایە هەمومان ئەوە باش دەزانین کە تەنها بۆ ئەوەندە نەبووە کە ئێمە هەرێمێکمان هەبێ یا نیمچەکیان و قەوارەیەکمان هەبێ هەموو ئەو حیزبانەیە کە خەباتیان کردووە و خەڵکو جەماوەرەکەش کە لە پشتیان بووە هەموو بۆ ئەوەی بنووسیشمان لە پێڕۆ پرۆگرامەکانی خۆماندا کە ئێمە دەمانەوێت وەکو میلەتانی تر مافی خۆمانمان هەبێ دەوڵەتی خۆمانمان هەبێ و سەربەخۆ بین لە وڵاتی خۆمان. و ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی لە 2014 لە مانجی 2014 هەر پرۆژەیەکمان بۆ دەوڵەتی کوردستان پێشکەش کرد. ڕاگەاندنەکانمان بان کرد و دامان بە ڕۆشنبیران بە خەڵکی یاسایی خەڵکی پسپۆر لە بوارەدا کە دیراسە بکرێەوە کۆمەڵێک ئەو کاتەی دیبیت و پانێڵ و کۆنفرانسی سەرگیرە تەبان ئێمە ینی نەک هەر بڕوا بکەن بە دەنگ لەگەڵ دەوڵەتی سەر بەخۆین ئێمە هەر بەخۆینیش لەگەڵ بووین بەخۆینیش لەگەڵ دەبین. بەڵام لێرە بابەتەکە کە دیارە هەم کاک کوشیار و هەم کاک سعدی ئەندازەیەک ئاماژەیان پێکرد بۆچوونی جیاواز هەیە لەسەر میکانیزمەکەی لەسەر کاتەکەی لەسەر شێوازەکەی لەسەر لەوانەیە تێبینی هەبێ لەسەرەوەی کاکە ئەم بابەتە بابەتێکی نیشتیمانیە بابەتێکی نەتەوەییە با بە حزبی نەکرێ با بە شەخسی نەکرێ و پێویست دەکا کە ینی هەموو پێکاتەکان نەک هەر ینی حزبەکانیشم پێما دەبێت هەر خەڵکو زەماوەریش هەمووی هاوڕابێ هاوڕێ بێ پاڵپشت بێ بۆ ئەم پرۆسەیە پرۆسەیەکی نیشتیمانیە ئەو پرۆسەیە و پرۆژەی گرنگیشە بەڕاستی. بۆیە ئێمە پێمان وا بووە کە پێویست دەکا کە پێش ئەمە یعنی وەکو عەرەب دەڵێت تەقدیم ما حەق و التەخیر دەبوو مەسەلەن هەندێک شت هەیە دوا خراوە دەبوو پێش بخرابایە. بۆیە ئەمن دەڵێم ئایا ئێمە پێویستە لەم قۆناغەدا چی بکەین و لەکوێوە دەست پێ بکەین. ڕاستە ئێمە دەرفەتێکی باشمان بۆ ڕەخساوە. کورد لەوانەیە لە مێژووی خۆیدا لە مێژووی 100 ساڵەی خەبات و شۆڕش و قوربانیدانیدا دەرفەتی ئاوای بۆ نەڕەخسابێ کە لە ئەوساتی نێودەوڵەتی کرانەوەیەکەیە و قەزەی کورد بەڕاستی وەختە قەزێکی گەورە قەزێکی ناسێنراو لە دنیادا نەک هەر لە ناوەندەکانی بڕیا لە دەوڵەتە زلهێزەکان بەڵکو ئەوەی کە من بینیم لە هێندێ وڵات ینی گەلانی هێندێ وڵاتیش ئێستا هاوسۆزی و پشتیوانێکی باشن لە قەزەی کورد و ئەم بابەتانە هەیە. بەڵام ئێمە دەڵێن پێویستە لەکوێوە دەست پێ بکەین و ئێستا چی بکەین باشە کە ئێمە وەکو باسم کرد ئێمە لەگەڵین و وەکو ئاماژەش پێکرا ئێمە لە
ڕوونکردنەوەکەی مەکتەبی سیاسی ئێمە دەڵێن لەگەڵ دەرەوەتی سەربەخۆین لەگەڵ ڕیفراندۆمین لەگەڵ گشتپرسیشین بەڵام دیارە هێندە قسەمان هەیە کە پێویستە ئەم بابەتانە ئێمە نەشمان گوت دەبێ ئەمانە بکرێن من بابەتانە پێویستی بە گفتوگۆ و پێویستی بە کۆبوونەوە و پێویستی بە لێکتێگەیشتن و ڕێکەوتن هەیە یەکەم هەنگاو بەڕای ئێمە ئەوە بۆ کە ئێمە دامەزراوێکی شەرعی و یاساییمان هەیە لە هەرێمی کوردستان کە پەکی خراوە ئەنی پرسیارێکی ئاساییە ینی هەموو کەس دەیزانێ بیکە بەڵێ کاکە ئێوە بەتەمای دەوڵەتی کوردی یا ئەمە بە دروستتر دەزان بڵێم دەوڵەتی کوردستان چکو هەر کورد لەم وڵاتەی ناژی ئێوە بەتەمای دەوڵەتی سەربەخۆن ئەم دەوڵەتی سەربەخۆی خۆ پێویستی بە حکومەت هەیە پێویستی بە دەستگایکی یاسادانان و چاودێری هەیە پێویستی بە دەستگایکی قەزا هەیە کە بێلایەن بێ و یاسا بەسەر هەموو کەس جێبەجێ کە بەبێ جیاوازی باشە ئێوە دەڵێ کاکە ئێوە زاری و پەرلەمانی خۆتان پەخستۆ کە یاسا دادەنێ و کە چاودێری حکومەت دەکاوە ئەوانە ئێوە ئەم دەوڵەتێک کە دروستی دەکەن نابێ ئەم دامەزراوە شەرعی و ئەم دامەزراوە بەهێزانی تێدا بێ نابێ هەیبێ یعنی ئێمە هاتوین شتێکی زۆر گەورە باز دەکەین کە لە کاتدا هەندێک شتی تر هەیە کە گچکەتر لەمە کە پێویست دەکات چاچیان بکەین پێویست دەکات ئێمە ئەوانە بەڕاستی دەستکراوە بکەین و کاری خۆیان بکەن واقعەکە کەس ناتوانێت بیشارێتەوە کە بەڕاستی تا ڕادەیەکی زۆر یعنی حزب بڕیار دەدە لە هەرێمی کوردستان بۆ حکومەتیش و بۆ پەرلەمانیش و بۆ قەزاش و یعنی ئێمە بەڕاستی داوامان ئەوەیە کە ئەم حکومەت و ئەم دەستگا شەرعیانە کە هەمان کاکە بابەی وڵاتان بچێ بابە خەڵکی دنیا بچین ئێمەش تۆزێک بۆی ئەم خەڵک میلەتەمان چیتر ئاوا لە ینی گلێمانێ نەکات چیتر ئاوا سەرکەوتنەمان نەکات خۆ دوای دێمە سەرەوەش کە میلەت و خەڵکیش بەڕاستی پێویستی بە ئاشکردنەوە پێویستی بە جێبەجێکردنی بەشێک لە داواکاریەکانی ئەگەر هەمووش نەبێ پاشان دروستکردنەوەی تەبایی سیاسی ئێمە پێمان باشەوە داواشمان کردووە بۆ ئەم بابەتانە گفتوگۆ بکرێ ئێمە دەڵێن پێویستە پەرلەمان کارا بکرێتەوە بەڵام ینی چۆن کارا بکرێتەوە خە نابێت گفتوگۆی لێ بکرێت نابێت لایەنە سیاسیەکان ڕێکەوین ینی ئایا بێتەوە لە یاسای سەرۆکایەتی هەرێم دەست پێ بکاتەوە ئایا بێتەوە ڕاوانەی مەسەڵەن پەرلەمان ئاوا بڵێ کاکە فەرمی پەرلەمانتارەکان کۆ بنەوە دەڵێ باشە کۆ بووینەوە ڕەنگە یەکەم قسەیان و یەکەم بڕیارن ئەو بێ کاکە ئێمە سەبات بە ڕیفراندۆم پێمان باشە دوا بخرێ و کاتی ڕیفراندۆم نییە دەڵێن چی ئەو کاتەی بۆیە بەڕای ئێمە یعنی من نابێ بەڕاستی کێشەیەکێ تەبان ئەم کێشەیە تەسلیم کێشەیەکی کە بکەیت پێویست دەکە ئەم کێشەیە ڕێگە و شوێنێکی چاچی بۆ دیاری بکرێ و چارەسەرێکی گونجای بۆ دیاری بکرێ بەڕای هەمومان ئێمە گوتومان ئێمە ئامادەیمان هەیە لایەنە سەرچیەکان بابین کۆ ببینەوە دابنیشین با گفتوگۆ بزانین دەخۆ ئەم پەرلەمانە چۆن کارا بکرێتەوە لەکوێوە دەست پێ بکە پاشان طبعا ئەو تەبایە سیاسیەش بەڕاستی کاریگەری خۆی بۆ سەر نەفسیەت و ئەو حاڵەتی ئێستا کە خەڵک و زەماوەر پێدا تێدەپەڕێ ینی لایەنە سیاسیەکان بەڵێ هەر یەکێ بە پێی تێڕوانینی خۆی بۆ بابەتی ڕیفراندۆم کە ئایا ئەمە باس لەوە ناکەم کە باسی خێر دەکەم ئەمە باسی ئەوەی دەکەین کە ئێمە سەرنجمان هەیە و قسەمان هەیە لەسەر میکانیزم و لەسەر شێواز و لەسەر چۆنیەتیەکەی و ئەوانە لەسەر دەستپێکردنەکەی لە کاتی خۆیدا و ئێستاش ئەم لایەنە سیاسیانە کاریگەریان هەیە بەسەر زەماوەرەوە خەڵک دابەش بووە و خەڵک تووشی ڕاڕایی بووە و دوای قسەم هەیە لەسەر مەوزوعی بەڕاستی خەڵک تووشی گرەی دەرونی بووە و خەڵک تووشی شەڕە قسە و ینی ئەندازەیەکی زۆر کە بەڕاستی بەداخۆ نابێ وابێ خاڵێکی تر ئەوە ئێمە پێویستمان بەوە هەیە بەڕاستی ینیەوە هیچ بۆ ڕاگەیاندنی و بۆ مزامەلەش نی و سیاسەتیش ناکەین بۆ مانایی کە هەر قسە باس بکەین و هەر پرۆژە پێشکەش بکرێ و هەر خاڵ بخرێتە ڕوو بەڵام جێبەجێ نەکرێ یەک لەبارەخم لەگەڵ ئەم مەوزوعانە نیم زیاتر لەگەڵ ئەوم کە ئینسان ئەگەر بەر لەوەی کە هەشت قسام بکە با چوار ئیشانیش بکە یا بەعکسەوە هەشت ئیشان بکە با چوار قسام بکە بەڵام بەڕاستی ئەم خەڵک و زەماوەری ئێمە هاوڵاتیان پێویستیان بە ئاشکردنەوە هەیە خەڵک بێزارە بەر لەوەی زارێ لە بژێوی بێزار بێ کە ژیان گوزەرانی خراپە لەم بارودۆخە ناسەقامگیر و ئەم بارودۆخە ئاڵۆز و بینی معقەدە بێزارە نیگەرانە بێتاقەتە یعنی ئەم خەڵک و میلەتی خۆمان بەڕاستی معاناتی زۆر دیوە کاکە ئەگەر مەسەڵ ریفراندۆم بێ ئەگەر ڕاگەانی دەوڵەتی سەربەخۆ بێ ئەگەر هەر قۆناغیشکە بێتە پێشەوە لەوانەیە ئەو بابەتە پێویست دەکەس منە قوربانیشی بۆ بدەیت
باشە ئەم میلەتە بەم شێوەی ئەم خەڵک و هاوڵاتیەمان بەم شێوەی ئامادەی هەیە یعنی قوربانی بدا کە بەم هەموو ڕاڕایی و دوو دڵی و دڕدۆنجیە سەبارەت بە دەسەڵات سەبارەت بە لایەنە سیاسیەکان سەبارەت بە پرۆسەکان ئایا ئەم میلەتە ئەو ئیستعداد و ئامادەی هەیە وەکو جاران خۆ بەڕاستی با بڵێم یعنی بازی گەورە لەم قەزێدا بڵێ سەرکردەکان دەبێت لە پێشەوە بن بەس بەخوا بازی گەورە خەڵک و زەماوەردەیدا هەژاری زیاتر بێ خەڵک بازەکەیدا قوربانی بێ فەرمون کاکە خەڵک زیاتر بازەکەیدا خۆ لە قۆناغی ڕابردی جواب بینیمانە بەڵێ ئێمە خەباتی و شۆڕش پێشمەرگایەتی ماکردن پێشمەرگە بووین لە شار بەڵام فەقیر و هەژار ئەمفال دەکرا کاکە گوندەکان دەسووتێنران وە خەڵک چیمایی باران دەکرا بەڵێ ئێمەش چیمایی بارانیش کراین و لێشمانی ئیعدام کرا و دەربەدەریش بین بەڵام ئێمە بەڕاستی پێویستمان بەوە هەیە بۆ ئەم قەزێ گەورەی ئەم خەڵک و زەماوەری خۆمان ئاشت بکەینەوە ئاشتەوایەکی کۆمەڵاتی دروستکەین خەڵک دڵی خۆش بێ بە قەزەکان دڵنیام بۆ ئەم قەزەیە قەزەشی نیشتیمانیە نەتەوەیە لە هەموو قەزانێک کە ڕابردوودا خەڵک خەباتی بۆ کردو و قوربانی داوە زیاتر قوربانیدا دڵنیام 100% بەڵام بە جێگە و ڕێگە و شوێنی خۆی بێوە ئاشت بکرێنەوە و دڵیان خۆش بکرێتەوە هەم چاوێک بە ژیان و گوزەرانێدا بخشێنینەوە ئەوەندەی بۆمان دەکرێت و هەم ئەم تەبایە سیاسی کە باسی دەکەم کاریگەری زۆری هەیە بەسەرەوە کە خەڵک و میلەتەکەمان هەمووی هاوڕێ بێ لەگەڵ سەرکردایەتی سیاسی کورد بۆ ئەم قۆناغی دادێ چەند سەرنجێکی کورتم هەیە یەکیان با بەهۆی ڕازیاییەوە هیچ لایەنێک و هیچ کەسێک لە خەڵک و میلەتی خۆمان ئەوەی کە لەگەڵا بەم شێوەیە لەگەڵ ڕیفراندۆم و گشتپرسیە با پێی وانە بێ ینی ڕیفراندۆم و گشتپرسی دەرمانی حەو دەردەیە ئەگەر ڕیفراندۆم کرا هەموو مشکلە چارەسەر دەبێت یەک کێشە نامێنێ باسی ئەوە ناکەم ئەوەی کە لەگەڵ نەبێ بەندە خێر چونکە ئەویش پرۆژێکی پێ نییە کە ئەو کێشە و گرفتە سیاسی و دارایی و ئەو ئالۆزەی کە ناوچەکەی ئەو پەیوەندی سیاسانەیە کە لەگەڵ عێراق ئالۆزە و خراپە لەگەڵ وڵاتانی دەوروبەر خەریکە وردە ئالۆز بێ پێی وانە بێ مەسەڵەن بەوە چارەسەر دەبێت یا کێشەکانمان یعنی چارەسەر دەبن بەڵام باسی ئەوە دەکەم کە ئێمە ئەوە کە لەگەڵ ئەوەین کە بەڕێگە و شوێنی خۆی بکرێەوە دراسەی ورتری بکرێەوە ڕێککەوتی لەسەر بگرێت سەر گشت بابەتەکان نەکات مەسەلەی ڕیفراندۆم قەزێکانی تریش حەقەتەن ینی هیچ لایەنێک ئەم ڕێی هەیە ئەوی تری هەیە کەس تەخمین نەکا کەس بە خائیندانە نێ یعنی ئەوەی کە بۆچوونیەکە چونکە بەڕاستی خۆتان دەزانن خەڵکی شارەزان بابەتی دەنگدان مافە ئەرک نییە بۆ هەیە هەر نەچێت بۆ هەیە بچێ بە نەخێر دەنگدا کە من تەرجیعی ناکەم بە کارێکی باشی نازانم بەڵام ئەوە مادام دەنگدان مافە ئەوەی کە بە بەڵێ دەنگدەدا هەر مافی خۆیەتی ئەوەی کە ناچێ هەر مافی خۆیەتی ئەوەی کە دەچێ بە نەخێر دەنگدا هەر مافی خۆیەتی پێم وایە دەبێ بە تایبەتی ئەوەی کە ڕابەرایەتی ئەم پرۆسەیە بکات دەبێت سینگی زۆر فراوانتر و گەورەتر بێ زۆر ئاساییە ئەمە هەر میلەتی خۆ لەوانەیە دوایی بەڕاستی ئەگەهاتە سەر بازدان ئەم پێم وایە ئەوەی کە بەڵێی گوت بێ و ئەوەی کە نەخێری گوت بێ و ئەوەی کە هیچی نەگوت بێ قەناعەتم بازەکە بە یەکسانی بە عەدالەت بەسەر هەموو لایەکدا دابەش دەبێت سبەینێک ئەگەر تووشی کێشەیەکی ئەمنی و شەڕ بین لەگەڵ هەر کەسێک کە شەڕمان پێ بفرۆشێ ئەم خەڵکی کە دەڵێن نەخێریش ینی بێدەنگ دەبێ دەتوانی هەڵوێستی نەبێ دەتوانی هیچ قسە نەکە دڵنیام نەخێر